پێشکەش دەکەم. ڕۆژانە ڕێکار و ڕێنمایی نوێ دەبیستی سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا. ئەو هەنگاوانەی پێشوونراون یاخود ڕەت ئەکرێنەوە یان هەنگاوی دیکان ئەخرێتە پاڵ. هەر بۆیە هاوشان لەگەڵ خۆپارێزیەکان ئەو ڕێکارە نوێیانە بوونەتە جێگەی پرسیار بەتایبەت ئەو شێوازانەی پەیوەندیان هەیە بە پشکنینەوە. قسە لەسەر ئەو ڕێکار و ڕێنمایە نوێیانە دەکەین کا بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا دەگیرێتە بەر. هەر ئێستاش بە پێونیهای لە کەناڵی گەلی کوردستان دەڕوات ژمارەی توشبووان لە هەرێمی کوردستان 8,000 کەسی تێپەڕاندووە و ئەمڕۆ بەتەنیا 495 کەس تووشی کۆرۆنا بووە. دکتۆر کامەران قەرەداغی پسپۆڕی نەخۆشیەکانی سنگ و بۆری هەوا لە نەرویژەوە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمدایە. دکتۆر ئێوارەت باش، تو ئێستا لە نەرویژی لەوە دەست پێ دەکەم ئەگەر بەراوردکاری بکەین لە نێوان ڕێکارەکانە لە هەرێمی کوردستان لەگەڵ نەرویج چ جیاوازیەک دەبینی؟ ئایا هەمان ڕێکارن یاخود جیاوازی هەیە؟ ڕێز بۆتان زۆر زۆر سپاس. بە دڵنیاوی ئەم ئەبێ لە پێشەوە دووشت بزانین. یەکەم ینی مقارنەکردنی نەرویج و کوردستان بۆ خۆی تەوازن لە قسەکانمانە ناهێڵێت، چونکە لەبێ دوو سیستەمی جیاوازمان هەیە. ئەوە یەکەم. سیستەمی تەندروستی لە نەرویجیا لە سکەندناڤیا سیستەمێکی زۆر پتەوە، یەکێکە لە پێشکەوتوترین سیستەمەکانی تەندروستی لە جیهانە. ئەوەی کوردستان خۆمان پێش کۆرۆناڤایرۆسیش ئەمانزانی کە سیستەمی تەندروستی لە کوردستانە سیستەمێکە ئامادە نییە بۆ زۆر شت. ئەوەی کە مشتەرەکە لەبەی نەرویج و کوردستانە ئەوەیە هیچ سیستەمێکی تەندروستی لە جیهانە ئامادە نەبوو بۆ پەتایەکی بەم شێوە جیهانیە. بەڵام نەرویج استراتیجێتێکی خۆی هەبوو، کوردستان استراتیجێکی خۆی هەبوو. نەرویج استراتیجەکەی لەوا بوو کە هەر بۆ خۆی وڵاتێکە هاوڵاتی کەمە ئەو شوێنانی کە گرتوێتی تایە ئەو لە شارە گەورەکانە وەکو شاری ئۆسلۆ یانی شاری ئەو شارانی کە زۆر قەرەباڵغن. لێرە مەسەلەی ماسک زۆر زۆر کەمە، زۆر کەمە، ینی ماسکە نابینی. ئێستا لەم شوێنانی کە من لێ ماسکە نابینی. من دوێنێ چوم بۆ نمونە قژم تاشی سرم تاشی بەس بە دەلاکەکەم وتم کاکە نەرویج جەڵێ مەترێ لە یەکتی دوورکەونەوە، ئەمە من تۆ 50 سانتیم توی ئەو ماسکی کردمیش ماسکم کرد. ینی مەمەستم چێز لە هیچ شوێنێ ماسک نابینی، بە هیچ شێوەیە ماسک نابینی ئەو شوێنی کەمنیتیان. ینی لەبەرەوە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر ئەگۆڕێت. لێرەش نیسبەتی مردن تا ئێستاکێ نزیکەی 250 خەڵک مردووە لە چەند هەزار کەس. لێرەش ئەوانەی کە مردوون هەمویان لەسەر و ینی لە هەموو جیهانە نیسبەتی مردن کە ئەمرێ لە تەمەنێکی دیاریکراوایە لەسەر و 40 ساڵەوە دەستی پێکردووە، زۆربەیان لەسەر و 60 ساڵەکانەوەن. ینی شێوەی مردنەکان لە جیهانە مردنەکان یەک شێوەیان هەیە، ئەو گروپەن کە مەناعەیان کەمە، ئەو گروپەن کە بە تەمەنن و لە نەرویجیشە نزیکەی 250 کەس مردووە لەو چەند هەزاری کە هەبووە. مەبەستم ئەوەیە کە ئەمە شێوەی مردنە، شێوەی توشبوونە، شێوەی خۆپاراستن لە وڵات. بۆ نمونە سوید و نەرویج دراوسێن. ئێستا ئێمە بۆمان نییە بچینە سویدەوە شت کڕی. بۆ نمونە ئەوسا هەموو ڕۆژێک هەموو خەڵگەچوو لە سوید شتێک کڕی. ئێستا بۆ نمونە حدودەکەیان بە شێوەیە تۆ بچیتە ئەو دیوبیتەوە ئەبێ خۆت کەرەنتینەکەی ناو دەنووسن، سیستەمێکیان داناوە ناو دەنووسن، ناوەکە دەیرێ بە دایرەی زەمان لە هەموو شوێنەکە سەری مانگ پارەکەی لێ ئەبڕن. ینی بۆ نمونە ئێستا سوید و نەرویج جیاوازیان هەیە. نەرویج نایڵێ سویدی بێتەم دی سویدێ بە خەیاڵێ نایە. لەبەرەوە هەر وڵاتە سیستەمێکی تایبەتی هەیە بەو بەرانگاربوونەوە لە کۆرۆنا ڤایرس. ئەوەی کە لە نەرویجا هەبوو ئەو نەخۆشانی کە خەتەر بوون، زۆر خەتەر بوون، داغڵی نەخۆشخانە کراون. زۆر باشە دکتۆر، ئەمێ کاتەکە زۆر بە ئەوە نەبینە سەر ئەمێ بێت لەسەر ڕێکار و ڕێنوێنیا نوێیەکان قسە بکەین لە بابەتی پشکنینەوە دەست پێ بکەین. ئەم چەند ڕۆژە قسە و باسی زۆر دەکرێت لەسەر بابەتی پشکنین، بەتایبەت کە نەخۆشەکەی پێدەست نیشان بکرێت. دیارترینیان و تازەترینیان ئەوەیە کە پشکنین لە ڕێگەی میزەوە ئەکرێت. ئایا ئەمە دروستە بۆ دۆزینەوەی توش بوو؟ نەخێر کولەن غەڵەتە. هەر لە ئەساسەوە بەحسەکە من خۆم ڤیدیۆیەکەم بینی لە ئەساسەوە غەڵەتە. بۆ چونکە لەبەرەوەی پێش هەموو شتێک گورچیلە خۆی یەک مەجموعەی مەحەطاتی ئەو محەطەی ڤایرۆسی تایە. بەڵام ئێمە لەسەر سیستەمی دنیا ئێستاکێ ئەوەی کە پێوتێ پرۆتین لە میزە ئەسڵەن ئێستا دراسەیە لەسەر کۆڤید-19 کراوە. هیچ جگەر گورچیلەکانی هیچی نییە، بەڵام لەبەری سترێس ئێستەیەکێک لە مایۆ کلینیک لە CDC ئەمریکا لە زۆر بێشتە هۆکانی پرۆتین لە میزە لە ناو کۆرۆناڤایرۆسە ئێستا گەورەترین هۆکارەکەی سترێسە، پانیکە. دوایەوە ئەمە زۆر گرنگە. دوایەوە تایە خۆی تا پانیک، دوایەوە گەرێکێ
کەم بڵێ جانی وشک بوو بێتەوە یا ئەسپرین وەربگرێ ئەمانە هەر هەمووی هۆکانی پرۆتینی لە میزە لەبەرەوە پرۆتین بەکار نایە بۆ تەشخیصی کۆرونا ڤایرس بەڵام ئەگەر کۆرونا ڤایرس هات چەند ئۆرگانێکی گرتەوە یەکێ لە ئۆرگانەکان گورچی لێ ئەو کاتێ ئێمە چی یەکەین ئەو کاتە دوو فەحسمانەیەکین فەحسییان پێوتێ کریاتینین ئەویتر پێوتێ بڵەد یوریا ئەگەر خەڵک ئێستا هەچی کەسێ لە ماڵەوە دانیشتۆ دکتۆرەکانی برادرم کە دکتۆری گورچیلەن ئەزانن ئەوانەی زەختیان ئەوانەی شەکریان هەیە گەورەترین یەکێک لە پیاوارەکان کە یان پیۆن پرۆتینە لە میزایە ئەلبۆمی لە میزایە بۆی بزان گورچیلیان بەهۆی زەخت و شەکرە و عزیەتی پێگەشتوانە لەبەرەوە پرۆتین دەستی شاکردنی پرۆتین لە میزا بۆ تەشخیصی کۆرونا ڤایرس بە هیچ شێوەیە بەکار نایە ئەوە بەڕێی من پێم سەیرە کە برادەرەکان میا هەنێک کەس لەسەر ئەم شتانە لە کوردستانە نایەنە جواب چکۆوانە بەڕاستی سەر لێشێوانە هەتاکو ئێستا چێت تەنها فەحسێک وەکو فەحس کە لە عالەمە ئیعترافی پێکراوێ PCR سواپەکەیە دواییەتە سەر فەحسەکانی تر وەکو ئەوەی کە پێوتێ فەحسی خێرا سیرۆلۆجی پێوترێ لە خوێنەوە کرێ دواییەتە سەر ئەوەی کە فەحسی اینجا ئێمە بۆ نمونە لە وڵاتێکە ئێمە لە شوێنێکە کۆرونا ڤایرس زۆر بێ نیشانەکان بەکارهێنین دوایەوە ئەشیعە بەکارهێنین PCR-ەکە گە دەست نەکەوێت چونکە PCR تاکو ئێستاکێ سواپەکە بە POT ستاندەرد نابێت لە هیچ عالمێکە نەبوو تۆ بچی فەحسی میزکەی بۆ ئەوی کۆرونا ڤایرس تەشخیصکەی بەڵام کە کۆرونا ڤایرس هەموو ئۆرگانەکانی بکردەوە ئیتر ئەو کاتەوە مۆزوعێکی ترە بەڵام بەکار نایە بۆ ئەو شتە. بەڵێ بە پێی ژینگەی ڤایرۆسەکە گۆڕانکاری بەسەر ئەو بابەتانەی پشکنیندا دێت یاخود بۆتە ستاندەرەمەی کە تۆ باست کرد. ئەمەی ئێستا هەر ستاندەرە لە جیهانە یەکەمین بەحسەکان کە لە سینا بڵاو بووە یەکێ لە هەرە بەحسە موهیمەکانە کە 49,000 کەسی خستە ناو لەویا بەحسەکە ئەو یەکیان زۆر گرنگە لە ناو بەحسەکە ئەڵێن 900 کەس کە چوێتە ناو بەحسەکەەوە هەر بە نیشانەکان بووە کەواتە هەر لە سەرەتای کۆرونا ڤایرسەوە کە لە سینەوە دەستی پێکردو وهانەوە دەستی پێکردووە نیشانەکانی کۆرونا ڤایرس بۆ خۆی یەکێ بووە لە بنەماکانی تەشخیصکردنی کۆرونا ڤایرس دووهەم یەتە سەر ئەو سواپە ئەوەی کە پێوتێ PCR بەڵام دووەم نییە هەمیشە PCR یەکەمە هەمیشە نابێ هیچ کاتێک لە بیرمان بچێتەوە هەمیشە بەڵام ئیستا ئێمە لە شوێنێکە کە PCR-ەکە ئەچی ئەیکەی دوای هەفتەیە جواب بدەینەوە باشتیشت ئەوەی ئێمە ئێستا قیاس لەسەر نیشانەکانەکەین چونکە ئێستا حوتی بڵین حوتی حوت زۆر گرمە دەرەجە حرارە لە کوردستانە 35 لە هەموو شارەکان لە دووەک لە هەولێر لە هەڵەبجە لە سلێمانی 35 لەبەرەوە ئەلەم کاتانە ئەو شتانی ترکە ئەو نەخۆشیانی ترکێنە ناوە ئێمە ئۆتۆماتیشی یەکەم شت ئەڵێن ئەمە کۆرونا ڤایرسە هیچ نەخۆشیی تر دووە حتا ئەگە گرانەتای بێ حومەی ماڵتا بکەین بە دووەم و سێم نایکین بە یەکەم زۆر خەتەرە بۆی کۆرونا ڤایرسمان لەبیر نەچێتەوە نیشانەکان بە دەرەجەی یەکەمە ئێستا دووهەم ئەگەر بکرێ فەحسی خوێنەکە یا فەحسی سواپەکەی ناودەم و لووت زۆر گرنگە ئەگەر کەسێک تەنگە نەفەسی هەبوو ئۆکسجین دابەزی ئەو کاتە سیتی سکان بکەین ئەجینە سیتی سکانیش نابێت لە خۆی خەڵک بیکە بەستم ئەوەیە تا ئێستا پرینسیپی تەشخیصکردنی کۆرونا ڤایرس وەکو خۆی نەگۆڕاوە بەڵام لە وڵاتێکەوە بۆ وڵاتیشتر ئەگۆڕێ بەپێ ئەو ئیمکانێتی کە لەو شوێنە بەدەستەوەیە. بەڵێ دکتۆر کامەران بابەتی سیتی سکان زۆرترین گفتوگۆی لەسەرە بەتایبەت کەسانەکان کە دەشێ هەوکردنی سنگ یاسیەکانیان هەبێت بەڵام توژوی کۆرۆنا نەبن بەڵام لە سیتی سکانە بە توژوی کۆرۆنا دەڕوا ئەمان لە ڕووی زانستیەوە گەڕوون بکەیتەوە ئایا سیتی سکان چۆنەڵی بڕیار و وەڵامی کۆتاییە؟ طبعا یەکێک لە ئەو مەرجانی کە دانراوە بە تایبەتی لە چاودێری وردا و بە تایبەتی لە کۆرونا ڤایرسا و بە تایبەتی لە سیتی سکانە داوا ئەکەن پسپۆری نەخۆشیەکانی سنگ و پۆری هەوا مەوجود بێ لەو شوێنە بۆچی بۆ ئەوەی کە تۆ سیتی سکانێگە بینی جیاوازی بکەیت چونکە بەڕاستی تەنها دکتۆرێکی زیرەکی ئەشیعە من کاتەکانی تۆ لەگەڵ دکتۆرەکانی پسپۆری سنگ ئەتوانن جیاوازی بکەن پێشووتر ئەم نەخۆشە تەلەویفی سی هەبووە یان میزەڵدانی سی هەبووە یان نەخۆشی مزمینی سی هەبووە بۆ ئەوەی جیاوازی بکە لە بینی ئەما چونکە ئەوەی کە ئێستا لە کۆرونا ڤایرسە هەیە زۆر وازەحە بەڕاستی وازەحە یعنی ئەوە ئەکرێت بەڵام پرسیارەکە لەوەیە ئێمە ئێستا مجموعەیە خەڵکمان هەیە مجموعەیە نەخۆشمان هەیە لە ڕاستی ئەم کۆرونا ڤایرسە بۆ خۆی مجموعەیەشتی تازەشی هێناوەتە ناوە با ئەومان لەبیر نەچێت خەڵکەیە بەس پشتی یەشاوە خەڵکەیە سەری یەشاوە چوە سیتی سکانی کرد لە سیتیەکایەتی یعنی من ئێمڕۆ 3 سیتی سکانم بۆ هاتووە ئەڵێ دکتۆر نەتەنگە نەفەسمونە هیچ ئەم سیتی سکانەکە سێرەکەم تایەتی ئەو برادرانی کە ئەشیعەکەیان گرتووە بە کۆمپیوتەرەکە قیاساتێکیان کردو نووسێتی 10 بۆ 15 منیش سیرێکم لە هەردوو لە پەڕەسیغار بەم لاولا هەڵواسراوە چونکە ئاوا سیەکان کە سیرێکی ئەڵێ پەڕەسیغارە
هەڵەواستێ ینی ئەگەر زۆر حرەکەی پێ بکەی بۆ خۆی جوڵێتەوە ینی وەکو ینی هینە دیادێکی تایبەتیە لە بەرۆم حاڵەتان بەڵام من بەش بە حاڵی خۆم لە ڕووی زانستیەوە ئەبێ ئێمە کاتێ سیتی بە کەسێ بکەین کە ئەگەر ئەشیعەیەکی سنگی گر ئەشیعە سنەکەی زۆر خراپ بوو سێرەکەی نەخۆشیەکەڵی چم نییە ئەخرەمە شیعەیە بۆ وایە ئەڵی بێ زەحمە سیتیەکەم بۆ کە بۆ بتوانم بەرنامەیەکە بۆ دابنێ بۆی بتوانم لە ماڵ و عیلاجێکی بۆدا ئەجینە بە کەس ناڵێ من بەش بە حاڵی خۆم سیتی سکان کە ئەگەر تەنیا نەفەس نەبێ ئەگەر ئۆکسجینی دانەبەزی بێت لەبەرەوە سیتی سکان تاکو ئێستا چێ لای من هەر لای من قاڵ بە زانستەکەی نەچۆتە دەرەوە چەند ڕۆژێکە قسە و باز لەسەر بەکارهێنانی ئامێرە بۆ پێوانەی ئۆکسجین ئۆکسجینی کەسێکی تەندروست ئەبێت چۆن بێ یا چەند بێ بۆی کە نیشان وا پیشان بدرێت کە ئۆکسجینی بەرزە بەڵێ طبعا ئێمە ئەبێەوەمان لە بیر نەچێ زۆربەی زۆری ئەو کەسانی کۆرۆناڤایرەسەکەن گەنجن یعنی تەمەنیان لە بینی 20 بۆ 50 یعنی باقێکی تری کە ئەیگرێ بە تەمەنەکان ئەوە شتێکی ترەگەر ئێوە سەیری ئەحسانی کوردستانیشکەن بچنە ناوی کە لە وەزارەتی تەندروستیا هەیە سەیرێکی زۆربەی زۆری گەنجە معقول نییە گەنجێک تەمەنی 50 ساڵ ئۆکسجینەکەی 92 بێ نابێت یعنی من بەڵام ئەگەر کەسی 80 ساڵ بێ ئۆکسجینەکەی 90 بێ قەینا 80 بێ قەینا 85 بێ قەینا ئەگەر کەسێک جگەرەخۆرێکی مزمینە ئۆکسجینەکەی 85 86 تەمەنی 70 ساڵە قەینا بەڵام من پێم قبول نییە کەسێک ئەڵێ هیچ نەخۆشیەکەم نەبووە تەمەنی 6 ساڵە ئەڵێ کاکە من ڕۆژی 3-4 کیلومتر پێ کەچی ئۆکسجینەکەیم بۆ قیاسەکە بۆ منێ نەوسێ لەبەرەوە ئەمە مەترسێکی هەیە مەترسیەکەی چۆن نییە مەترسیەکەی ئەوەیە مانای وا هەیە سیەکانی گرتوێتی مانای وا ئۆکسجین یعنی چی ئەی ئەم ئۆکسجینی کە لە هاوەوە چێت لە هەواوە ئەڕێتە ناو سیەکان لە سیەکانە چێتە ناو خوێن لە خوێنەوە چێتە بۆ ئۆرگانەکان لەوێ ئەچێ بۆ خانە ئەدەچێت بۆ خانەیە کە پێوتێ مایتۆکۆندریا لەبەرەوە لە سیەکانە کە ئەڕوات کەیتە ناو سیەکانەوە لەگەڵ خوێنە ئەبێ ئاڵوگۆڕکەن یعنی ئەمە بەش یەکەمی پێوتێ ئاڵوگۆڕکردنی ئۆکسجین کام ئۆکسجین ئەوەی کە پێ ئۆکسجین و دۆمۆکسیدی کاربۆن لە بەشی یەکەمە دوایی بەشی ئۆکسجین ئەڕواتە چێ بۆ ناو شانەکان لە ناو سیەکانە کە ئەو گۆڕانکارین تیا ڕوە ئەو ئاڵوگۆڕی ئۆکسجین دروست نابێت چیەکات کە ئەچێتە خوێنەوە بەکەمی ئەڕوا لەبەرەوە لە پەنجە بەکەمی دەرەچێت کەواتە ئێمە بۆمان دەرەکەوێت شتێک لە ناو سیەکانە ڕوویاوە هەر لێرە ئەمەیە بڵێ مەقالەیەک مەجموعەیە شت بڵاو بۆتەوە دکتۆرێکی عەرب لەسەر ئەوە قساکە کە گوایە هینە ئەمە نەخۆشیە هینی خوێنە و هینی ئۆکسجین و هی هیمۆگلۆبینە بەڕێی من کۆمەڵێ مەجموعەیە وەقایعی کرۆ بەس کۆمەڵی غەڵەتی زۆر گەورەی کردووە هەتاکو ئەم ڤایرۆسە نەچێتە سیەکانەوە هەتاکو ئەم ئۆکسجینە کە لە هەواوە ئەڕوات نەچێتە ناو سیەکان لەناو چونکە هیچ ڕێگەیەکی تر نییە ئۆکسجین چێتە هیمۆگلۆبین ئۆکسجین هەڵەگرێ هیمۆگلۆبینە 4 محەڵەی پشکۆلی 4 لەسەرە 4 هیمۆگلۆبین 4 ئۆکسجین هیمۆگلۆبینە تێرەکە بەڵام ئەوەی کە پێوتێ خوێنهێنەر لە ئێنێت تۆ سیانی پێوەی دایم بۆیە لە سا 75 هینی ناو خوێن لە 100 دکتۆر ئەگەر بابەتەکە زۆر تیۆری نەبێ بە کورتەکەی ینی ڕێژی ئۆکسجین لە جسمات چەند بێ بابەتێکی ئەوەیە بنجاوە ترسن نەبێت لە 95 بەڵام بە پێی تەمەن ئەگەر کەس زۆر باشە 80 ساڵ بوو نەوەیشی بۆ قوبوڵەکەم بەڵام من قوبوڵم نییە کەسێک گەنجێکی 29 ساڵە ئەڵێ ئۆکسیکەم 94 نابێ کاکە مادەم ئۆکسجینی دابەزیوە 94 لەو کاتە سیتیسکان زۆر زەرورە مەرجە ئەو دابەزینە زۆر کات دابەزینێک هەیە لە ڕووی زانستیەوە خۆتان ئەتوانن زیاتر ڕوونکردنەوەی لەسەر بن ئەشێ لە ئێستا ئۆکسجینەکەی بوو بێ بە 94 بەڵام حاڵەتێکی هیلاکی بێ ئیشکردنێک بێ هەر بابەتێکی دیکە بێ ئەنی ئەبێت تا چەندێک 94 بێت بە ڕۆژێک 94 بوو یەکسەر ئەمە حاڵەتەکەی خەتەرە یاخود لە ماوەیەکی دیاری کراودا من جاری وایە بە نەخۆشەکانی خۆمەڵێم ئەوانی کە ئێستا قسەم لەگەڵەکەن ڕۆژانە ئەڵێم یەک تۆز بڕۆ بزان تەنگە نەفەسێبی یەک تۆز بڕۆ 5-6 مەتر تۆزێ بە خێرای بڕۆ بزان ئۆکسجینیەتە خوارەوە بڕۆ وەرەوە یعنی ئێمە هەروە ئەکەین ئەڵین زۆر دکتۆر هەر بابەتی پشکنینەکە بەکارهێنانی سواپەکەەوە بەکارهێنانی ئەو سامپڵی کە زۆر باوە لە هەرێمی کوردستان نازام لە دەرەوە چۆنە ئەگەر خۆت ڕوونکردنەوە بدەیت لەسەری سواپەکە یاخودۆ سامپڵی کە لە لوتەوە وەردەگیری قسە باسەیە بۆ چەند کەسێک بەکار دێت جاری وا هەیە ئەگەر کەسێک هەڵگریش نەبێت لێکێ لەو 4 کەسە هەڵگر بێت لە ڕێگەی ئەو سواپەوە دەگوازرێتەوە ئەمە ڕێگایەکی باشی پشکنینە خۆی ئەوە ئێمە لەو پێشیش مناقەشەمان کردووە ئەمە جۆرێک لە فەحز وەرگرتنە لە ئەمریکا ژەکرێ ئێستا اینی 5 کە زەخرێتە یەک سواپە بەڵام ئەوە وانیە کە بیجۆزێتەوە بۆ یەکێکی تر ئەمە وانیە
دوای ئەو پێنجە ئەهێنن کە فەحسەکەکەن ئەگەر پۆزەتیڤێکی تیا بوو هەر پێنجیان بانگکەن و خۆی لە ڕاستیە ئەمە نەکرایە زۆر باش بوو بەڵام جاری وایە لە کەمی تێستەکە جاری وایە لە گەڕان بە پشکنینە ئەمە ئەکەیت ئەمە پوڵینی پێوترێ لە ئەمریکا ژیستا ئەکرێت لە هەنێ وڵاتانی تر هەیە کە ئێستاچێ بەو شێوە نایکەن ئێستاچێ یەکسەر هاتوونەتە سەر فەحسە سەریعەکە یا بە کادری صحیحستە هەردووچیانی بووەکەن بەیەکەوە لەبەرەوە ئایا ڕاستە یان ناڕاستە خۆی ئەگەر ڕاست نەبووە نەئەکرا مانای ڕاستی تایە بەڵام ئێمە ئاوات ینی ومێدمان نەبوو ئەوە بکرێ بەڵام وەکو خۆشی وتی جار بەجار مەسەلەکە ئەو دارە نییە کە ئیبن ئێستا زیاتر دارەکە بە قورگا ئەجێڕن بە قورگا ئەیجێڕن چونکە لەبەرەوەی تۆ 5 کەس وەرەگرتووە بەڵام پێ 5 کەسی کە وەرگیراوە پێڵێ خۆت ئەبێ 5 کەرەنتین بن ناکرێتەوە 5 کەس بڵێ بڕۆ بۆ بازار ئەبێ ئەو 5 کەسی کە لێت وەرەگرتون خستوتە ناو تیوبێکەوە کە پێوتێ پوڵی سیستەم یا جۆرێک لە ئینەکەی نابێ پێی بڵێ هیچ کەسێک کە تۆ سواپی لێ وەرگرت ئەبێ پێی بڵێ خۆت کەرەنتین کە لانی کەم یا دەڕۆژ 4 ڕۆژ هەتاکو جواب لێجێڕنەوە سیستەمەکە وایە خۆت کەرەنتینەکەی ماسکەکەی لە ماڵەوە لە ناچیتە دەرەوە ئەو کاتە ئەو 5کە یەکیان پۆزەتیڤ بوو مەفروزە جوابەکە زۆر سەریع بگرێتەوە پرسیارەکەی ئەمەیانە پرسیارە خەتەرەکە کە دوای 5 ڕۆژ 8 ڕۆژ 10 ڕۆژ جوابی کەسێ بیتەوە ئەو 10 ڕۆژە دوایی تۆ کە ئەچیتەوە تێستەکەیان لێوەرەگریت ئەچیتۆ تێستەکەیان لێوەرەگری ئۆتۆماتیکی پۆزەتیڤەکە بۆتەوە بە نێگەتیڤ احتیمال لە شوێنێکی ترەوە بەرکەوتی کەسێکی تر بوو بێت و بووبێتەوە پۆزەتیڤ لەبەرەوە ئەو جۆرە بەڕێی من ئێستا نەکرێ باشە. دکتۆر کامەران مەرجە هەر کەسێک نیشانەی هەبێ بچێ بشکنین بکات یاخود لەبەرەوەی کا بۆتە نەخۆشیێکی بەربڵاو بۆتە دیاردەیەکی جیهانی پێویستە لەسەر هەموو کەسێک پشکنینەکانی بکات؟ ئەگەر لە حاڵەتێکە ئێمە وشەیەکەی پێوتێ بەرکەوتە تەبەن بەرکەوتە چیە؟ بەرکەوتی ڕاستەوخۆ بەرکەوتی ناڕاستەوخۆمانێ بەرکەوتین ڕاستەوخۆ ئەوەیە کە تۆ لە ماڵەکەتانە کەسی کۆرۆناڤایرۆسیە یا کەسێ لە ماڵەکەتانە مردووە یا ئەزانی لە دایرێکە ئیشەکەی کەسێک هەموو ڕۆژهاتوتە سەر مێزەکە چاونان و ناوساجی لەگەڵاخوا چاو لەگەڵا لێنێ یا هەشتێک لە هەموو ڕۆژێ مەترێش کەمتر لێک و نزیک کەسێکی کۆرۆناڤایرۆس ئەمە پێوتێ ڕاستەوخۆ ئەمە پێوتێ بەرکەوتی ڕاستەوخۆ بەرکەوتەی ناڕاستەوخۆ چییە؟ نازانێ مەوزوع چییە چۆتە ئەڵێ وڵای چوومە شوێنێکەوە دوایی کەشف بووە ئەو شوێنە کۆرۆناڤایرۆسی تیا بوو ئەمە بەرکەوتی ناڕاستەوخۆیە بەرکەوتی ڕاستەوخۆکە خەتەرترە لە بەرکەوتی ناڕاستەوخۆکە هەردووچیان بەڕاستی ئەگە تۆ بێتەڕە بەرکەوتە ئەبێ کەرەنتین بکرێن هەردوو جۆرەکەی بەرکەوتە بێ کەرەنتینکە کامیان نیشانی لێ دەرەکەوێت تا ئێستا کێ نازانین هەچ کەوتە بەرکەوتی ڕاستەوخۆ بێ نیشانی لێ دەرەکەوێت بەڵام بەرکەوتەکان هەردوو جۆرە بەرکەوتەکە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ ئەوەی نیشانەی لێ دەرەکەوێت کەمە ئەوەشی حتاکو نیشانەی زۆریشی لێ دەرەکەوێت تەنگە نەفەس نییە ئۆکسجینی دانەبەزیەوە هەرتوان لە ماڵەوە بێ ئەوەشی کە نیشانی لێ دەرەکەوێت سیتیسکانەکەی شتیشی تیا هەیە ئۆکسجینی دانەبەزیەوە هەرتوان لە ماڵەوە بێ ئەو کەسانی کە نیشانەیانێ سیتیسکانی هەیە ئۆکسجینی دابەزیوە خۆی ئەتوانێت لە ماڵەوە لە ژوورێکی بۆ دانێن بە شەرتێ بەو ژوورە دکتۆرێک متابعیکە هەمووی ئەتوانێت لە ماڵەوە بێ حەج نەخۆشیە یعنی مەبەستن چییە؟ ئەو کەسانی کە باسیەکەی ئێمە کەسێک ئەنێرین بۆ نەخۆشخانە من ئێمڕۆ کەسێکم بە زۆر نردوو بۆ نەخۆشخانە دوێنێ شەو سعات 12 شەو تومەشتیوانێ بچی بۆ نەخۆشخانە گەنجێکی 29 ساڵە ئۆکسجینەکە هاتوتە سەر 90 سیتەکەی هەردوو لایتیات کاکەوتم بچۆ بە ئەوان پێت بڵێن چیت بۆ ئەکەن عیلاجەکانی ئەوان چیان بۆ نووسی لەسەر وەقەی ڕسمەکەیم بۆ بگرم بۆ چاکەمەوە پێ دەڵێم ئەویان ڕاستە ئەویان بەکاری ئەمیان بەکاری ئەویان یعنی مەبەستم چییە؟ ئێمە هەوڵەیە زۆربەی زۆری نەخۆشەکانمان لە ماڵەوە عیلاجکەی پێویستیان بە نەخۆشخانە نەبێت. دکتۆر ئەم هەوێت دوای سەرنج بزانم لەسەر بابەتی پشکنینەکە من هیچ پرسیارێکی دیکەم نییە بەڵام بەتایبەت ئێساوە هەیە هەندێک کەس دەچن لە ئەهلیەکان پشکنین دەکەن ئەگەر دوای سەرنجەکانی خۆ لەسەر بابەتی پشکنین بڵێت وە بیبەستیتەوە بابەتی ئەهلیەکانە بۆ بچینە سەر تەوەری چارەسەرکردن. بەڵێ بەنسبەت ئەهلیەکانەوە ئەو قانونێک دەرچوو لە وەزارەتی تەندروستیەوە مەنعکرا من لەگەڵ یەکدوانێکا قسەم کرد خۆیان سەرچاوی خۆیان ماتریاڵەکەیان کیتەکە خۆیان هێنا بۆ وەزارەت یعنی خۆی ئەو مختبەرە خۆی هەموو مەسوولی هەموو عێراقی کیتەکە بوو ئەی هێنا لای من شتێکی باش بوو ئایجیجەکە یاپێت نیسبەتەکەی بۆ دیارە کردیت منیش لەسەر ئەساسی ئەوە ئەموو بێ زەحمەت ئایجیجەکەت ئەوە نەیە لە یەک کەمترە لە یەک زیاترە 4 5 8 9 10 و مناقەشەشم لەگەڵ خاوەنی مختبەرەکە کردووە ئەویش پێوتم وتی کاکتۆ وەڵی کۆمەڵێ دراسا سەیرم کردووە ئەڵێ 4 باشە 8 باش کاتی خۆی هەریان و پۆزەتیڤە بیێرێ ئێستا چێ
پۆزتیڤ هەر مەرج نییە پۆزتیڤ بێ تایتەرەکەی بەرز بێ ئەبێ ڕقەمەکەی بەرز بێ یعنی ئەو ڕقەمەکەشی ئەیات پێت لەگەڵ یعنی ئەمە باش بوو ئیمڕۆ دوێنێ دوو کەسم نردووە بە تەلەفۆنیان کردووە لە وڵای کاکتۆر ناکرێت وعدیان پیاوم کە بچم PCRەکە کەوتم بچۆ PCRەکە بکەرەوە لەبەرەوە ئەوانە یارمەتی ئەیین بۆ چی بۆ ئەوەی کە لەگەڵ نەخۆشەکانە تەعاملکەین پێیان بڵی لەکوێ وەستاوەکەی بچێ یعنی خەڵکیی زۆرم نردەوە پلازما بەڕاستی لەسەر ئەساسی ئەوانە پێم وتووە ئێستا مەناعەکە تایە لە 20م ڕۆژە مەناعەکە تایە بەڵام لە 28 تا بەقوترە بەپێی قانونی مەناعی ئەوەی کە پێوتێ مەناعی سروشتی یعنی زۆر ئیستیفادەی هەبوو بەڵام وەزارەت مەمنوعی کردو ئێمەش پەیڕەوی ئەو شتاکەین کە وەزارەت لە ئێستا مەمنوعی کرد. دکتۆر کامەران باس لە چارەسەرەکان بکەین ئێستا بەهۆی ئەوەی کە ئێستا نەخۆشخانەکان پڕ بوون و لە تەواوی جیهان ئەمە بابەتێکی ئاساییەوە لە هەرێمی کوردستانیش ئەمە ڕوویداوە کە نەخۆشخانەکان پڕن لە نەخۆش بابەتی چارەسەری هەیە لە ماڵەوە کەسێک توش بوو بێ بە ڤایرۆسی کۆرۆنا دەتوانرێت لە ماڵەوە چارەسەر وەربگرێت یاخود چارەسەر بکرێت؟ بەڵێ ئەی چۆن یعنی خۆی ئێمە هەر یەکەم جار کە کۆرۆنا ڤایرۆس یەکەمین مناقەشەمان ئەوە بوو کە دوو گروپ داخل نەکرێت دوو گروپ نابێت داخلکرێ ئەوەی کە پۆزتیڤە یعنی کۆرۆنا ڤایرۆسەکەی تایە پۆزتیڤ و تۆ چوی دۆزیتەوە بەرکەوتێ هەیە دووەمیان پۆزتیڤە نیشانەکانی وەکو هەڵامە دوایە وەکو ئێمە ئێستا لە جیانە ئێستا تەشخیصەکەی وایە ئەڵێ یەکەمین نیشانی کە پێوتە ئینفلۆنزا لایک یعنی لە هەڵامەت و ئینفلۆنزا چێ وتمان کاکە ئەم دوو گروپە با داخل نەبن چکە لە بەرەوەی نمونەی ئیسپانیا و ئیتالیا و ئەوانە ماهێنایەوە ئەوە بوو لە سەرەتایەوە هەتاکو دەی پێنج کە ئەکرا داغڵ کرێن و ئەوە بوو چەنەها مەشاکیلی دروست کرد لە ئوتێلادایان نابوون و ڕستمیانە گرت و یعنی نەقد لە سیستەمی تەندروستی و لە بێمەکانی و نازانم چی ئوتێلگرتن و ئەم جۆرەشتانە خۆی قورساییکی زۆر گەوری خستە سەر وەزارەت قورساییکی گەوری خستە سەر خۆی کادری تەندروستی هیلا کرد کۆمەڵێ ئەدەواتی طبی هیلا کرد نەیهێشت ئەمە یەکێ بوو لەو شتانی ئەبوایە نەکرایە بەڵام کرا و بەشی یەکەمی ڕۆیشت و تەواو بوو سەرکەوتوو بوو موی زستانەکەمان تێپەڕان بەڵام کۆرۆنا ڤایرۆس ئێستا ئەوەی کە قۆناغەکانمان بۆ کرد تەنها یەک گروپ ئەبێ داخلکرێت لە نەخۆشخانە تەنها یەک گروپ ئەو گروپی کە پێوتێ گروپی خەتەر و مەترسیدار چێن ئەو کەسانن کە زۆر تەنگە نەفەسن ئۆکسجینیان زۆر دابەزیوە و بە تەمەنن و مەناعیان کەمە و ئەمە ناتوان لە ماڵەوە ڕێعایەکرێ داخل بکرێت لە نەخۆشخانە ئەگەر نەخۆشخانەکان ئێستا وی من دوێنێ ئاگام لێ 250 کەس لە نەخۆشخانەکانی سلێمانی 250 چیە لەوانەیە من 250 نەخۆشمە بێخۆن یعنی 250کە کەواتە چێن ئەوە اختیار کراون بۆ نمون ئەوەی من دوێنێ شەو ناردم دکتۆرێکی بینەوە تەلەفۆنی کاکتۆ پێی وتم قەیناکە بچۆ داخل بە بچۆرەوە ماڵە ئۆکسجینەکەی 94 بۆ من 94 گەنجێکی 29 ساڵ نابێ 94 بێ شتیوانیە کەواتە ئەم نەخۆشە پێویستی بە ئۆکسجینە کەواتە من هەج نەخۆشە پێویستی بە ئۆکسجین بوو کۆمەڵی عیلاجێ ئەیەمێ یا چێک لەوانە بۆ نمونە سیەکانیشی هەردوو سیەکانی تایەتی ئەو کوڕە لە سا 25 شتیا هەچ کەسێکە لە سا 25 تایە تەنگە نەفەسە ئۆکسجینی 94 کەواتە من دەسم کراوەیە بۆچی بۆ ئەوەی ئەمە سێریکە ئەزیترۆمایسینی بەمێ تاوان من جیاوازم لە هەنێ خەڵکیتر چکە ئەزانم ماکەکانی ئەوەی کە هەردوو لایسێکە هەنێکیان تا لە دوای 8 هەفتە بۆیان کراوە تۆزێک تەلەیفی تایە لەبەرەوە من ئەزیترۆمایسینیان 10 تا 14 ڕۆژ ئەیانەمێ ئەوە یەک دووهەم من هەمویان ئەوانە پیان ئەڵێم ئەبێ دژی تەخەسوور وەرگرن چکە زۆر مهمە هەر کاتێ سیەکانێک تایە بوو ئەبێ دژی تەخەسوور وەرگری وەکو خۆپارێستی ئەگەر تەمەنی لە 6 ساڵ زیاتر بوو و شتێکی پێوتێ دیدایمەر بەرز بوو وەکو عیلاجیان نەمێ ئەگەر بە میلیگرام بێ 6 میلیگرام بە دوو یا 7 میلیگرام بە دوو بە پێی وەزنیشە ڕێک وەزنەکەی چۆنە لە کتێبا چۆنسا وا ئەیەمە خاتر و خاتری ناگرم بڵێم وەرە 4000 بەمێ بە دوو بەڵام 90 کیلۆیە ئەمە نابێ مەهر وەک وایە تۆ ویقایەت داوە پێی یعنی وەک وایە ویقایەت داوە پێ چونکە ئێستا بەحسەکان ئەو هەج نەخۆشێکی کۆرۆنا ڤایرۆس پێی بوتێ چەند ئۆرگانێ بگرێتەوە یەکێک لەوانە سیەکان دوای ئەوە بچێتە ئۆرگانەکانی تر بەحسەکانی کە بەرز بووە بۆ نمونە ئەوەی کە پێوتێ بەحسی گشتی خوێن پێوتێ خڕۆکەسپیەکان دائەبەزێ لەگەڵ یا لیمفۆسایت کەمەکاتەوە لەگەڵ یا خەپلەکانی خوێن کەمەکاتەوە لەگەڵ یا دیدایمەر زیاکە پیرتینین زیاکە CRP زیاکە ئەمانە پیان ئەوترێت چی ئەمە سیەکان ئۆرگانەکانی وروژانووە شارە زەردەوەڵاڵەکە وروژاوە ئەبێ فریای کەوید
کاتی ئەوەیە دێکسامیسازۆنی بێتێ 6 میلیگرامی تێ قەیچێکە 8 تێ قەیچێکە بەڵام ئەو بەحسی لە بەریتانیا کراوە 6 لە ئەمریکا جاری وایە زۆر بەکارهێنن بەڵام ینی ئەمە مەبەستم چییە کە تۆ من هەمووی ئەەکەم سەپۆر ئەوەی کە پێوتی عیلاجی ڤیتامینات ئەمێ ئەزیترۆمایسینی ئەمێ ئەنواع بۆ نمونە دیکسامیسازۆنی ئەمێ پێشی ئەڵێم ئەگەر بتوانانی ئەلەم مەرحەلەیە بتوانێت لەو مەرحەلەی نابێ پلازما تاخیر کرێ خەتەرە پلازما تاخیر کەی کە پلازما تاخیر کردەوە بەحسی هۆڵندەی لێ لە هۆڵندە بەحسی چەند تۆ سێ حەوت بڵاویان کردێتەوە یەکێک لە پەیامێرەکانی یەکێک لە تەلەڤیزۆنەکان بڵاوی کردێتەوە کولی بەحسەکە غەڵەتە ئێستا حەزەکەم پرسیاری ئەوم لەکەی چونکە ئاگام لێ خەڵک زۆر پرسیارم لێکە کولی بەحسەکە غەڵەتە پلازما نابێت تاخیر ئەگەر پێش پلازما قسە لەسەر دەرمانەکانکەی مەرجە هەموو کەس توش بوویەک یەک جۆر دەرمان وەربگرێت ینی بۆ نەگەر دە توش بوو هەبێ یەک جۆر دەرمانیان پێ بدرێت خۆی ئەگەر من جاری وایە نەخۆشێکی ڕەبووم هەیە عیلاجی بۆ نووسم ئەڵێم ئەم پەمپە ئەو دوودە حەبەم بۆ بەکاربێنە ئەڵێم ئەگەر لە قیتارێکە دابنیشی لە پاسێکە دابنیشی ئەگەیتە یابان ئەگەیتە ئەمریکا سیرەکەی نەخۆشێکی ڕەبوو عینە عیلاجی تۆ دەرێنێ چونکە ناکرێت لە جیانە یعنی دە عیلاجی ڕەبوو هەبێت عیلاجی ڕەبوو یا عیلاجی کۆرونا ڤایرۆس ستاندەرە ئێمە عیلاجێکی ستاندەرمان هەیە ئەبێ پەیڕەویکەی ئەگەر تۆ مقیم و مقیمەقدەمەکان عیلاجی ستاندەر پەیڕەو نەکەن هەر کەسێ بە ئارەزوی خۆی 6 نەخۆش وا لێ بکە و 8 وا لێ بکە و 10 وا لێ بکە خەڵکەکە سەری لێ تێگەچێت تۆ بۆ نمونە ڤیتامین دی و سی و زینک هەیە مشکلەم نییە و کاتە تۆ جوڕعەکە چۆنیت ئەوەیان 20 ئەوە 25 مشکلەم نییە ڤیتامین سی بە 2 بە 1 نازام چی ڤیتامین مەبەستم ئەوەیە تۆ کەیتە سەر عیلاجە ڕئیسیەکە کە ئەزانی سیەکانی پەڵەپەڵەیە ئەزیترۆمایسین یەکێکە لە دەرمانە ڕئیسیەکان دوای ئەوە ئێستا هایدرۆکسی کلۆراکوین ئەو دەرمانی کە بە هیچ شتێ ناکەوێت بە عەرزە ئێستا لەو بەحسە تازانە هەمووی هایدرۆسی کلۆراکوین ئەیەن یعنی من ئێستا خۆم کامەران پەڵەپەڵە لە سیەکانمان بێ ڕێک ئەزیترۆمایس و هایدرۆسی کلۆراکوین بەکارێنم ئەم بەحسەی کە 3 مانگ بڵاو بۆتەوە حەزەکەم پرسیارم لێ بکەی هایدرۆسی کلۆراکوین لە بەحسەکە بۆیە بەحسەکەی فەشەل پێێناوە لەبەرەوە هایدرۆکسی کلۆراکوین ئەنتی ڤایرۆسێ ئەتوانێت ئەگەر کابرا لە ماڵ و ئیمکانێتی کانیولا دائانێ لە خستەخانەی ئاسا یا لە شەید ئاسۆ یا لە سەرچنار یا لە جمهوری ئەچێ داوا ئەکەڵێ من نەخۆشەکەم پێویستی بەوەیە ئەی وەریگری و بیاتێ لە ماڵەوە دکتۆر کامەران ئەوانەی کە لە ماڵەوە چارەسەر وەرەگرن بابەتێکی ئاساییە تێکەڵ ئەندامانی دیکەی خێزانەکە بن یاخود ئەوان ژەبێ وەکو جۆرێک لە کەرەنتین بکرێن نابێت ئەو کەسێک کە عیلاجی مرەکەز وەرەگرێ کۆرونا ڤایرۆسیە بە هەموو شتەکانەوە گەیشتەوە ئەبێ لە ژوورێکی تایبەتیا بێ یەکێ لە ئایلەکە خۆی تەرخانەکە یەکێ لە گەنجەکان نابێ خێزانەکەی بەتەمەن ئەو نە ئەبێ خێزانەکەی لێ جیاکرێتەوە لە شوێنی تر کەرەنتین تێ یەکێ لە گەنجەکان هەڵەسن بە خزمەتی ئەم ئیتر ژنە یا پیاوە کچە یا کوڕە گرنگ نییە چونکە ئێمە ئەزانین نسبەتی بەڵام ئەبێ بە تەواوەتی ماسکی تەواوەتی پێبێ دەستکێشی پێبێ بەروانکەی پێبێ ئەو ژوورە هەوای بگۆڕێت نابێ هەواکەی داخرابێ ئەبێ هەمیشە هەواکەی بگۆڕێت بۆی ڤایرۆسەکان لەنا زۆر تا هەوا گۆڕچێ بێ ڤایرۆس کەمترە بێتەوە لە ناو ژوورەکە چونکە ئەمە ڤایرۆس لە ژووری داخراوە 3-4 متر لە شوێنی خۆیان بڵاو بێتەوە من کاتی خۆی باسی پاس و تەقسیم کردووە لەبەرەوە لە ناو ماڵەکە زۆر گرنگە ئەوانی تر هەمووی بەرکەوتی ڕاستەوخۆیە چاو لێ پرسیاری بەرکەوتوی ڕاستەوخۆ لێ کردم ئەوانە پیانەوتێ بەرکەوتوی ڕاستەوخۆ ڤایرۆسیان لە کەسێکی تر کە بەرکەوتی ناڕاستەوخۆن زیاتر وەرگرتو ئەمان معەڕەزن لەوەی کە توش بوون بەڵام لەوانەیە ئەگەر ماسکیان کرد ئەبێ نەخۆشەکە هەمیشە ماسک بکات لەو کاتێک کە بەتەنیایە قەی ناکە لەو کاتێ خواردن و هەموو شتێکی تاکو 4 ڕۆژەکە بێ جیابێ لە هەر حاڵەت زۆر باشە کەسانیان وەزعی تێکە چێ ئەبێ ئیتیسالکەن بە خەستەخانە دکتۆر کامەران ئەمانی کە باسمان کرد تا ئێستا لە چارەسەرەکانە لە ماڵەوە ئەگەر شتێکت هەبوو لەسەر چارەسەرەکانی ماڵەوە ئەتوانی پێم بڵێ قسە لەسەر چارەسەر بکەین لە ناو نەخۆشخانەکانە جیاواز لەم دەرمانانی کە تۆ ئاماژەت پێدا پلازما بەکاردێت پلازما چارەسەرە یاخودە ڕێکارێکی کاتیە هەتا ئەم دقەیەکێ مەش قساکەین هیچ شتێک یەک چارەسەری ڕاستەخۆ دژی ڤایرۆسەکە نەدۆزراوەتەوە هەتا ئێستا نە ڤاکسینمانێ نە ئەنتی ڤایرۆسەکەمانێ بەڵام هەموو ئەو شتانی کە ئەکرێ بۆ منە پلازما ئیسپات بووە کە ئیستیفادەی هەیە بەڵام تۆ بڵی وەڵام من ئەمە چارەسەرە ئەگەر نەممەنێ ئەمرم بمەنێ ئەژیم ئەمە ڕاز نییە یعنی بۆ نمونە ئەو بەحسانی کە کراوە کاریگەریەکەی لە 5 دەستی پێکرد هەتا 30 بەڵام گرنگتریشت لە پلازما ئەوەیە ئەبێت تۆزی زوو بیتێ چونکە ئەگە درەنگ یای پێی ئیستیفادەی نییە زوو ینی چۆن ینی مەبەستەوە چەند ڕۆژ توش بۆ نمونە
بۆ نمونە نەخۆشیەکەی کۆرۆناڤایرەسیەیە لە ڕۆژی شەشەم و حەوتەمیە نیشانەی قورسی لێ دەرەکەوێت، سیەکانی پەڵەپەڵیتیایە ئەبێ لێوە دەست پێ بکەیت، ئۆکسجیندا ئەبێ لەوێ دەست پێ بکەیت کە بوو بە ڕۆژی دەیەم یا 11 خۆی ئۆتۆماتیژی نەخۆشەکە ئەگەر لە ڕۆژی 12 و 13 ژیا مانای وایە مەناعی بۆ دروست بووە بەدەست من و تۆ نییە. IgG و IgM دوو هاوچێشن بە یەکەوە. IgM لە بۆ نمونە ئەگەر ئێوە سێریکەن لە ڕۆژی حوتەمە IgM ئەچێتە قیمە، یعنی ئەچێت بەگەتای هەبێ لەرزی هەبێ IgM ئەچێتە قیمە لە ڕۆژی 1970. ئەم IgM بەبێ ڤایرۆسەکەش جاری وایە هەتا ڕۆژی 28 دەمێنێتەوە، بەڵام IgG ئەوەی کە مەناعی ئینسان خۆی دروستێکە دیسانەوە لە ڕۆژی 8 دەست پێەکە، بەڵام لە ڕۆژی چەنە ئەگاتە قیمە لە 14 زۆر زیاکە لە 28 تا چێتە قیمە. کەواتە بۆیە ئێمە ئەڵێ ئەو کەسی کە ئەوێ پلازما با لە ڕۆژی 28 لە بینی 28 و 32 بچێ، چونکە ئەلەو کاتە IgG-یەکەی لە قیمایە. لەبەرەوە پلازما ئەگە ئەبێ بگرێت کە یاد بە پلازمادیا نەخۆشەکە تەخیری مەکە بڵێ ئێستەنا نە، چونکە ئیسپات بوو ئەگە پلازما زوو نەیەیتێ لە ئەخیرا ئیستیفادەی نییە. هەنێکە زەڵێ من لە ئەخیرا یاومە پێی لە ئیستیفادەی هەبوو پرسیارەکەوەی ئەگەر نەدایەتی ئیستیفادەی بوو یان نا. بۆ نمونە ئێستا بەحەس لەسەرەوە هەیە کە تەخیرەیەتێ لە ڕۆژی 10 و 11 ئەیتێ سەیریان کردو ئیستیفادەی نییە، بۆ چونکە خۆی IgG تیا دروست بووە، خۆی لە ڕۆژی 8 IgG تیا دروست بووە. ئەگەر تۆ بدوێ پلازما بی بە نەخۆشیێک و ئیستیفادەی هەبێ ئەبێ لە نەخۆشەکە وەزی تێک چوو بێ لە بینی ڕۆژی 6 و ڕۆژی 9 بێرێ، ئەلەو بینە ئەبێ پلازماکەی بیتێ ئەلەو ڕۆژانەی کە تۆ بۆ دیاری کرد کە پلازما وەربگرێت مەرجە ئەوەی کە وەریگرت چاک بێتەوە، بەڵام مەرجە کە وەریگرت کاریگەری زۆرە، ئیستیفادەی زۆرە لەو کاتا. با لێرە من مەوزوعەکە ئاگۆڕم. یەکێک لە بەحسێک لە هۆڵندا بڵاو بۆتەوە 3 پەیامنێری یەک تەلەڤیزۆنێکی کوردی بڵاوی کردڵە پلازما ئیستیفادەی نییە. طبعا بەحسەکە کولەن لەسەرەوە بۆ خوارەوە خۆیان لە ئەخیرە ئەترافیان کرد بەحسەکەیان غەڵەتە، ئاخر بەحسەکە بەم شێوە کۆتایی هاتووە. ئەڵێ ئێمە ئەوەر ستەدی لێکۆڵینەوەکەمان unsuitable ناگونجێ for its purpose بۆ مەبەستی خۆی چییە؟ مەبەستەکەی evaluation of the clinical value of convalescent plasma. ئەڵێ ئەم بەحسی ئێمە کردمان لە ئەخیری مەقالەکە هەچ کەسێوێ مەقالەکەی بۆ نێرم چەند دکتۆر ئەیانوێ ئەو پەیامنێرەی ئەو تەلەڤیزۆنە کە بڵاوی کردەوە توێتی بەحسێکی هۆڵندی بەحسە هۆڵندەکەیان بۆ ئۆنێرم بە تەفاسی لامە و هەمووی لە 3 دەچووە بۆ ئاگاداریشتان. لەو بەحسە هایدرۆکسی کلۆرۆکوین بەکار هاتووە لەگەڵ ئەزیترۆمایسین، هەر ئەو ئەزیترۆمایسین و هایدرۆکسی کلۆرۆکوینە بووە نەیەشتۆ بەحسەکە سەر بکەوێت. بەحسەکە 86 نەخۆش بووە لە 44 کەسیان لە 44 ئەوەی کە بۆ نمونە سەیریان کردووە یەکێکیان نەیاناوە پێ وتریانە پێی ئەوەی کە وەری گرتووە پلازماکەی وەرگرتووە لە سا 6 مردو 6 کەس مردووە لە 42 لە 42 لەوی تر 11 کەس مردووە. خۆی کەسە بەحسەکە خوێنیتەوە لە لیمیتیشنەکانیان لە محدودیاتی بەحسەکە یەکتەن قسەی کردووە، یعنی خۆیان پەشیمانن لەوەی بەحسەکەیان کردووە. هەر تقریبا یعنی ئەگەڵێ ئەبوایە ئێمە زووبمان نایە، ئەبوایە لە ڕۆژی دا نەمان نایە، ڕۆژی دایان یایە پێ ئەڵێ لە ڕۆژی دا لە 160یان IgG بۆ دروست بووە کە تۆ مەناعەت بۆ دروست بوو مەناعی چی ئەیتێ. کەواتە ئەم بەحسە شتێکی زۆر جوان پیشانمانەیە بەبێ ئەوەی خۆشیان ئەڵێنەدا ئەبێ کە بەحسمان کرد جارێکی تر بەحسەکە بەسەریا بچینەوە. لەبەرەوە من داوا لە هاوڵاتیانەکەم بە هیچ شێوەیەک سارد نەبنەوە بەرامبەر پلازما. دکتۆر کامەران توێژینەوەکانی دیکە چۆن باسی پلازما دەکەن؟ هەموو توێژینەوەکانی تر تا ئێستا چێکە کراوە تابان توێژینەوەیەک نییە بڵێ 100%. ئەمڕۆ ئێستا بەیانی توێژینەوەیکی تر ئێستا حالیان 3 توێژینەوەی زۆر گەورە بەڕێوە لەسەر هایدرۆکسی کلۆراکوین بۆ بە بەتەڵی ساحا. ئەوە جاری وایە کەسی وایە ئەجندای سیاسی هەیە بۆ یەگری و ئەی هاوارداوە لە خەڵکی کوردستانەکە و ئەجندای سیاسیان هەیە. ئەجینا یەک دەرمان نییە تا ئێستا کێ لە کۆرۆنا ڤایرۆسە بڵێ ئەم دەرمانە تۆ ئەمڕۆ بەکار هەفتەکەی پێشوو بەکار ئێستا دەرمانێکی لە سلێمانی بەکارێ لە هەولێر بەکارێ لە دووەک بەکار پێوتێ کالێترا دەی فەرموو بە حوسمانەی ئەڵێ کالێترا بە تەنیا ئیسفادەی نییە ئیلا ئەبێ ڤایرۆسێکی تری تێکەڵکەی. باشە ئەم دوو ڤایرۆسی ئێستاچێ ئەوە تا حکوومەتی عێراقی ئەعلانی کرد ڤایرۆسەکەی هینەکڕێ ئەنتی ڤایرۆسی فاڤیپیراڤیرە کڕێ زۆر دەرمان ئەنتی ڤایرۆسێکی چاکە. مانای وا هەیە ئەوەی ئێمە ئێستا چێ بەحوس ئەوەی ئەم قسانی منیکەم بزانە هەفتەکەی تر چەند لێکۆڵینەوەی تازە دەرەچێ. من جاری وایە لێکۆڵینەوەکان هەمووی لە بەردەسایە، بەڵام ئەگەر بزانم شتێک تەسیرێکا لەسەر عەقڵی ڤایرۆسی کوردی عەقڵی کورد تێگەیە نەخۆشی کورد دەشێوێنێ مەجبور قسەی لەسەر بکەم.
زۆر باشە. من قسە لەسەر هەندێک دکتۆر کامەران ئەمانەی کە باسمان کردن چارەسەرە پزیشکەکان بوون، دەرمانە پزیشکەکان بوون. دەرمانی ناپزیشکیمان هەیەی کە پێی دەوترێت دەرمانی کوردەواری یاخود لە گژوگیاکانەوە سەرچاوی تۆمانە کاریگەری هەیە لەسەر بابەتی کۆنتترۆلکردنی ڤایرۆسی کۆرۆنا و بە تایبەت تۆ ئێستا لە نەرویجی ینی لە ئەوروپا بابەتە گژوگیایەکان دەرمانە گژوگیایەکان بەکاردەهێنن ئەوانیش لێرە زۆر دەمێکە ئەوەی پێوتی ئەڵتەرنەتیڤ میدیسن جێی خۆی کردوێتەوە خەڵک خۆی لە ماڵەوە لە سەیدەلیە چێشتە کڕێ بۆ نمونە ئەوانی کە باسیەکەن خەڵک خۆی شت بەکارێنێ بەڵام هیچ کاتێک گژوگیای پزیشکی پێوتێ گژوگیای پزیشکی سینیەکان لە هەموو کەس کۆنترن سینیەکان لە 2023 و لە سارسا بەکارێ هێناوە بڕۆن کەسێ گۆگڵ بکایە پەبمێت بکە بنووسێ China's traditional medicine یعنی ئەوەی کە پێوتێ هینی گژوگیا لای خۆمان مەجموعەیەک شت باس کراوە بۆ نمونە لەسەر کۆکە لەسەر قوڕکچوزانەوە لەسەر لوتچوزانەوە ئەمانە ئەم جوارانە ژینگەی ڤایرۆسەکە تێگەیەن کە ژینگەی ڤایرۆسەکەی تێگا ڤایرۆسەکە ناتوانێت یابژی بۆ نمونە تۆ ئەڵێ ئاوێگە کوڵێنەمە بە هەفتایتر ڤایرۆسەکە ئەمرێ ئەڵێ ئەلکولیەکەم پێ 75 ڤایرۆسەکە ئەمرێ ئەنتی ڤایرۆس نییە ژینگەی ڤایرۆسەکە تێگەی لەبەرەوە گژوگیای کوردەواری هەنێکی ئیسپات بۆ ئیسیپادەیە بۆ هەڵامات بۆ کەمبوونەوەی کۆکا بۆ کەمبوونەوەی پژما یعنی ئەمانە هەمووی هەیە ئەمە ئەو کەسەی کە بەڵام لای من هیچ دەرمانێکی کوردی نابێ بەدیل بۆ ئەنتی ڤایرۆسەکان بۆ ئۆکسجین بۆ دێکسامیسازۆن بۆ ئەزیترۆمایسین بۆ هایدرۆکسیکلۆراکوین بۆ فاڤیپیرابیر بۆ ڕێمزیڤایر بۆ ئەمە نابێ بێ ئەڵتەرناتیڤ بەڵام ئەکرێ لەگەڵیا خەڵک باسی مێخەکەکەن باسی زەعتەرەکەن باسی جاتراکەن باسی کەرەوزەکەن باسی نەعناکەن باسی ڕۆنی کەتانەکەن قەیچێکە ئەمانە ماڵی زیایە سەر ناشتێن هیچیشی زەرەری نییە. دکتۆر کامەران ئەمانە چۆنە بێ بەکار بهێنرێن بە پێ ڕێنمایی پزیشکی و کەسانی پسپۆڕ وەکو ئێوە یاخود ئەو کەسانی کە پسپۆرن لە گژوگیا و داودەربانی ئەو کەسانی کە بەڕاستی پسپۆرن لە گژوگیا من تەنها ناوی یەکشتم هێناوە ئەویش لەبەرەوەی لە سندیکای پزیشکانی ئەمریکای سنگ لە ڕێنمای خۆیانە بەکارهێناوە ئەویش مێنتۆڵ نعنایە لەگەڵ هەنگوین ئەم دوانە و هەروەها ئەوەی کە من لەسەریم خوێندوتەوە بۆ نمونە من مێژووی توبم لە عێراقا خوێندوتەوە بەداخۆ مێژووی توب لە کوردستانە لە گژوگیاکە ئەویش تایسە لای مجموعەیە خەڵکە هیوارم بیکەن بە کتێبەنی چیان نووسیوانێتەوە ڕۆنی کەتان ئیسپات بووە کە زۆر گرنگە و من ئەوەم باس کردووە کە زۆر مهمە بۆ کۆکە دەرمانی ترم باس کردووە نەمتوانیەوە بیڵێم چونکە لەبەرەوەی لە پڕ خەڵکەکە ڕاکای کڕێ و ئیدمانە بێ لەسەری بەڵام تێکەڵکردنی ئەو سێمادێ من باسم کردو ڕۆنی کەتان و نەعنا و هەنگوین تێکەڵەکرێ و ڕۆژی 4-5 جای لێ ئەخورێتەوە ئەگەری کێشەکرێ هەبێ کەم ترێکە ئەمن ئەوم باس کردووە چونکە ئەمە بۆ کەسێکی توش بووە یاخود پێش توش بوو بۆ کەسێک کە کۆکەی هەیە بۆ کەسێک کە کۆکەی هەیە پەیوەندی چونکە من باسی کۆکاکەم کۆکەکە پەیوەندی بە سنگەوەیە پەیوەندی بەشی بۆری هەناساوەیە پەیوەندی بە زۆر شوێنەوە کۆکە هۆکاری زۆرە لە کۆرۆناڤایرەسە لە بەشی سەرۆی هەناسە لە بەشی خواریشەوە هەیە لەبەرەوە کۆکە ئەگەر کۆکە بەردەوام بوو بەڵغەمی هەبوو ئەو کاتە ئەبێ ئینسان استراتیجی عیلاجەکەشی بگۆڕێ بەڵام ئەوەی کە من باسم کردو بۆ هەموو کۆکەیەگە بێت چونکە چێتە سەر مەحەڵتەکانی کۆکە. دکتۆر کامەران بابەتێکی دیکە ئەوەیە نەخۆشەکان ئازارێکی زۆریان هەیە لە کاتی چارەسەر وەرگرتنە و هیلاکن ماسوولەکانیان بەتەواتی هیلاکن شێوازی خەویان تێگەچێ شێوازی جوڵیان تێگەچێ هەموو ئەمانە وای کردووە لە کاتی پاڵکەوتنە شێوازی پاڵکەوتن ببێتە یەکێک لە گفتوگۆکان شێوازی پاڵکەوتن کاریگەری هەیە لەسەر نەخۆش با پرسیارەکە دوو بەشە بەشێکیان ئەوەی کە باسی پاڵکەوت نەکرێ لەسەر دەم لەسەر پشت ئەو بۆ ئەو نەخۆشانن کە مەترسیدارن و تۆزێ خەتەر نیە ئۆکسجیان پێویستە جاری ئەمەیان باسەکەم کاتێک بۆ نمونە هەموو دکتۆرانی کە لەگەڵ مابوون لە هاتوون لەگەڵ منە سەیریان کردووە لەگەڵ مناوەستاون من هەموو کاتێ نەخۆشی سنگ بە دانیشتنانەوە بەحسەکەم بەڵام خۆی نەخۆ لەسەر چلوپێ من بە دانیشتنانەوە کاتێک کە نەخۆشێ بە پێوەستێ لە 120 توانای ئەوەی کە پێوتێسیەکانی زیاکە ئەمە یەک ئەچینە کاتێک کە نەخۆشێ لەسەر پشتەکەوێتی ڕوە کە لەسەر پشتەکەوی بۆ نمونە ماسوول بۆ نمونە لە کاتی خەوە لە کاتی خەوە زمان ماسوولکێکی زۆر گەورە بەقوت ئەخەوێ کە ئەخەوێ
چیەکە بە پشتە ئاکەوێ لای زمانە بچکۆلە ئەگرێ و تووشی پرخەپرخە بێ و تووشی هەناسەوەستان و تووشی هەناسەی کەمە بێتەوە. ئەمە تێبینی کراوە ئەم نەخۆشانەی کە لە چاودێری وردان کە لەسەر پشتەکەون ئاگایان لە خۆیان نییە، هەم جاری وایە سۆندە لە ناو دەمیانایە، جاری وایە خۆی نەخۆشەکە لەبەر هەوکردنی سیەکان ماسوولکەی سیەکانی زەعیفە بێ کە زەعیفە بێ یەکێک لە هۆکارەکانی کەمبوونی ئۆکسجین ئەوەیە. چەنەها جار نێرس تەلەفۆنی بۆکە ئەڵێ ئۆکسجینی دابەزیوە خەبەرەکەی تو ئۆکسجینەکەی زیاکات کەواتە ئەمە یەک دووەم کە لەسەر پشتەکەوێ ئەو ماسوولکەی کە ناوپەنچکی پێوتێ ناوپەنچێک ناتوانێت ئەو هێزەی کە خۆی پێێتی بەکاری بێنێ لەبەرەوە توانای ناوپەنچ کەمە بێتەوە بە نیسبەتێک کمانای لە سەدا هەفتای هەچی ئیشی کۆندامی هەناسەیە بۆ هەناسەدان بۆ ناوەوە بە ناوپەنچکە کرێت لە کاتێکە کە لەسەر پشتەکەوێت توانای کەمە بێتەوە کەواتە لە توانای هەناسەدان کەمە بێتەوە کە لەسەر پشتی شەکەوی سیەکان بەسەر پشتە ئەکەوێت زەختێک لە بینی دەرەوە لە بینی بۆشایی سیەکان و سیەکانە ئەو زەختە لەوێ گۆڕانکاری بەسەرایەت لەوێ گۆڕانکاری خاتە سەر مجموعەیەک پەستان هەیە لە ناو پێوتێت حمل یعنی پەستان لە ناو دڵە لە دەرەوەی دڵە دکتۆرەکانی دڵ و ئێمە پسپۆری سیەکان ئەزان بەڵام کە نەخۆش ئەچێتە سەردەم کە لەسەر دەمەکەوێت زمان چاگە بێتەوە بەشی سەرەوەی بۆری هەناسە چاگە بێتەوە سیەکان ئەو زەختەی لەسەر کەمە بێتەوە یعنی جیاوازی لەسەر دەم و لەسەر پشت لە 120 بۆ توانای سیەکان بۆ هەناسەدان بۆ نەمانی پرخەپرخ یعنی ئەمانە هەمووی ئەمە لە حاڵەتی پیسۆلۆژی نۆرماڵ لە حاڵەتی نەخۆشیە لەسەر پشت نەخۆشەکە زیاترە بێ باشترین وایە ئەو کەسانی کە پێویستیان بە ئۆکسجینە لە ناو نەخۆشخانە بن یا لە دەریشەوە بن لە ماڵەکانە با لەسەر دەم پاڵکەون زۆر ئیسیفادەیە ئەوەی تریان ئەمە خاڵی یەکەم ئەمە خاڵی یەکەمە کە لەسەر پشت و لەسەر دەمکەوی بۆ سیەکان بۆ زەختی ناو سیەکان و پەردەی سیەکان و دەرەوە بۆ ناوپەنچک و بۆ دڵ خۆی بۆ دەرەوە بۆ ناوەی دڵ کە بە ئینگلیزی پێوتێ پریلۆت یعنی ناو دڵە ئافتەر لۆت یعنی سیەکان یعنی لە دەرەوەی دڵ ئەم زەختە لەسەر سی و دڵ زیاد بێ کە لەسەر دەمە بێ بە نیسبەتێکان بێتەوە ئەمی تریان کە پێوتێ ئازاری لەش پێش ئازارەکە دکتۆر ئەو کەسەی کە لە شێوازی پاڵکەوتنەکە لەسەر دەم لەسەر پشتەکە بۆ توشبووەکانە یاخود بۆ کەسانی ئاساییشە ئەمە لە نۆرمەڵە ئەوەی کە باسم کرد لە خەڵکی ئاساییشە ئەو فەقە زۆرە هەر هەیە بەڵام کە نەخۆشە بێت زیاتر کاریگری تێکە کە لەسەر پشتەکەوێت بۆچی کە نەخۆشە بێت توانای ماسوولکەکانی کەمە بێتەوە دەرمانێکی زۆر وەرەگرێت دیسان و توانای ماسوولای کەمەکاتەوە هەنێکیان ناڕاستە خۆ تەسیل لەسەر سێنتەری هەناسەدانەکەن لە مێشکە ئەوەی ترکەمە بێتەوە لەبەرەوە کە لەسەر پشتەکەوێت ئۆتۆماتیکی ئۆکسجینی دا ئەبەزێت بە کاخاتە سەردەم مجموعەیەشتی چاگە بێت زۆر باسی ئازار و جوڵە و ئەو شتانە بکەین کە ماسوولکەکان هیلاکە بن ئەمانە چارەسەریان هەیە یاخودنا ئەمانە بەشی دووەمی شتەکان ئەوەی کە ئێستا تازەترین ئەگەرە کەسێ بچێ سەیریکە بە CDC ئەمریکی مایۆ کلینیک لە ئەمریکا و هەروەها کۆمیشینی ئەوروپا باسی پێنج علامە دەکەن لە گەنجە لە ژێر 40 ساڵیە و سنگێشە لای ئەڵێ لای چەپی گورچیلە مێشەیە لا ڕاستی گورچیلە مێشێ یا ئەڵێ سنگە مێشەیە لە پشتە مێشێت خەوزڕان ئەم دوانە خەوزڕان دوای ئەوە شتێکی تر هەیە کە ئەڵێ تەنگە نەفەسم هەناسم بۆ نایری ئەلێرە ئەوەستێت ئەڵێ دڵم تەپەتەپەکە ئەمانە دەستکەوتووە ئەمانە هەمووی لە ڕووی سایکۆلۆژی و پەیوەندی بە نەخۆشەکە پەیوەندی بە سایکۆلۆژی ئینسانەکانەوە هەیە ئەو کەسەی کە پێی ئەڵێ تێستەکە نێگەتیڤە ڕۆژی دوای ئەڵێ زۆر باش بوو ئەو کەسێک کە پێی ئەڵێ تۆ مەناعەت یا دروست بووە ڕۆژی دوای مەی لێگەنووسێ لە دکتۆر زۆر سپاس نیشانەکانم کەمی کردووە بەڵام یەک شتی تریژێ بارە بیرمانە چێ ڤایرۆس خۆی ئەگەر هەموو کەسی بێتە خەیاڵی هەڵامەت بێ ئەنفلۆنزا بێ 4 ساڵ 5 ساڵ لەمەوە پێش گیانی یەشاوە توانایتیان نەماوە ئیشتیهای نەماوە یا جاری وا دڵێنجەیە بۆ سکی چووە هەمووی نیشانی ڤایرۆسەکەیە یعنی ئەمانە با بەکەم نەگیرێ ئەمانە نیشانی ڤایرۆسەکەن لە لایەکی ترەوە دووشتەیە ڤایرۆسەکە هەیە و لای دەرونی ئینسانەکە هەیە دەرمان بۆچی بەکارێن دەرمانی چۆن بەکاربێنی ئەگەر یەکێ ماعیدەی باش بێت پاراسیتامۆڵمانەیە بێ جگەری باش بێت فەحسی جگەری کردبێ پاراسیتامۆڵمانەیە لەگەڵ برۆفینیا ناپرۆکسینا تێکەڵیکەن ئەم دوانە بەیەک ڕۆژی 3-4 جار بیخۆن وەکوتم ئەگەر ماعیدەی باش نەبوو شتی هەبوو ئەو کاتە ئەتوانن حەبی ماعیدە هەیە ئەتوان بیکڕن 20 میلیگرامی 40 میلیگرام پێوتێ فامۆتیدین
ئەوە پێوتێ جۆرێک و کوڕانتی دینی کۆنوا بوو کاتی زۆر باشە دکتۆر بابەتێکەیە ئەویش پەیوەندی بە توشبوون و چاکبوونەوە هەیە هەر کەسێک کە کۆرۆنا دەگرێت دوای چاکبوونەوە مەرجە جارێکی دیکە تووشی کۆرۆنا بێتەوە طبعا ئەو کەسی کە کۆرۆنا ئەگرێت ئەمە جسمێکی غەریب چۆتە لەشی ئینسانەکەەوە ئەم جسمە غەریبە لەشی ئینسانەکە چییە؟ ئیستیجابەی بۆی هەیە مەناعە دروستەکە ئەم مەناعەیە کە بۆ دروستەکە بە پێی هەموو ئەو شتانی تاکو ئێستا چێ هەیە مەناعەکە ئیعتیما دەکاتە سەر قورسی ئەو نەخۆشی کە تۆ گرتوتە ئەگەر ئێستا دەکەس بێنی لە ناو هەولێر یا بۆک یا سلێمانیە هەر شارێکی تری کوردستان بێنە سەیریان کە بڵێ فەحسی مەناعە کرد و ئەڵێ بەڵێ بەڵام بە شەرتێ تایتەری بۆ کرابێ یا بەڕەقەم بێ چونکە ئێستا تایتەرەکان تایتەری 1 بۆ 80 1 بۆ 160 1 بۆ 320 ئەمە زۆر مهمە ئەم تایتەری 1 بۆ 320 لە 8 زیاترە لە 12 ئەچێتە 15 هەیە ڕقەمت دەهاتێ ئەڵێ 8 ئەڵێ 4 ئەڵێ 3 ئەڵێ 2 ئەڵێ 1 ئەمە هەتا ڕقەمەکەی زۆر بێ مەناعەکەی زۆرترە زۆر دەگمەنە کە تۆ مەناعی تەواو تیا دروست بوو کۆرۆنا ڤایرۆس بگریتەوە و ئیلا بکەویتە شوێنێکەوە هەمووی کۆرۆنا ڤایرۆسی کردوێ بە خەستی تۆ لەوانەیە زۆر بە کەمی بیگری چونکە لە ڤاکسینەکە تاقیکراوەتە لەسەر 8 مەیمون لە ئۆکسفۆرد لەگەڵ ئۆکسفۆرد ئاستاسیێنیکا لەسەر 8 مەیمون تاقییان کردوێتەوە 8 مەیمونەکە چون ڤایرۆسەکەی تیان تێ کردوێتەوە سەیریان کردووە ڤایرۆسەکەیان بە لۆدێکی زۆر گەورە کردوتە لوتیانەوە سەیریان کردووە یەکێ لە مەیمونەکان گرتوێتی بەڵام هیچ نیشانەیەکی پێوەی نییە کۆڤید-19 پۆزەتیڤ یعنی مەبەستم چییە؟ ئەگەر ڤاکسینەکە ینی مەبەستم ئەوەیە کە تۆ ڤاکسینە سروشتەکە دووەرگرت زۆر بە دەگمەنەی گریتەوە ئەگەر بیشی گریتەوە لە حاڵەتێکە زۆر بە سوچی دیە دکتۆر کامەرانەمێ دوای سەرنجی تۆ لەسەرەوە بزانم ئەگەر کەسێک لە دوای چاکبوونەوە هیچ گرفتێکی دیکەی تەندروستی بۆ دروست ئەبێ بەتابەت ئێستا قسە لەسەرەوە کرێ ئەوانەی کە لە کۆرۆنا چاگەبنەوە دواتر لە داهاتوە توانای وەچەخستنەوە نابێت ئەوە طبعا وەچەخستنەوە گەورەترین سەبەبی ئەوەی کە لە پیاوە پێوتێ ئینفێرتیلیتی ئیمپۆرتەنس ئێستا گەورەترین سەبەبی ئەوە سایکۆلۆجیەکەیە نەفسیەکەیە ئەوە بەحسێکیان لەسەر کردبوو نزیکەی 1-2 کەس ئەویش کە سەیریان کردیان کاکە لەم کاتا ئەمە نابێ بکرێت ئەمە پێی ئەوترێ چی پێی ئەوتێ بەحوسی درێژخایان یعنی ئەبێت تۆ لێکۆڵینەوەیکی درێژخایانی هەبێ لەسەر ئەمە ناکرێت لا هەنێک حاڵەتی هێناوە 1-2 حاڵەت هەبووە ئەمە هەبووە و ئەکرێ بە ماکەکان دابنی بەڵام شتێکی باو نییە هیچ لە کەوتێک تەندروستی دەبێت بەڵێ دوای چاکبوونەوە توشبووەکە هیچ لە کەوتێکی دیکەی تەندروستی لەسەر دەرەکەوێت یا دەرەکەوێت بەڵێ ماکەکان ئەبێ لە ئۆرگانەکانەوە پیا بڕووی یەکەم ئۆرگان بۆ نمونە ئێمە با لە لوتەوە پیا بڕووی لە لوت و دەم و قورگەوە هەنێک لەوانی کە ڤایرۆسیان گرتووە ئێستا بێت و پێشووتر بێ 5 ساڵەوە پێش بێ دوای ڤایرۆسەکە تەواو بێ نزیکەی هەفتەیە 2 هەفتە 4 هەفتە 5 هەفتە 6 هەفتە 7 هەفتە 3 مانگ دوای ڤایرۆسەکە لەرمەکۆکەیەکیان هەیە هەستەکەن تۆزی قورجی ئاوایەکی بۆ ئەوکە ئەمە ئاوساویەک دروست دەبێت پێی ئەوترێ ئاوساوی لە دوای ڤایرۆسەکەەوە هەنێکیان چاک نابێ من زۆر نەخۆشم هەبوو کەوای لێ هاتووە چی ماوە تێ پمپێکی کۆرتیزۆن بەدەم کە بۆ ڕەبوو ئەوە بەکاری بتومە بەس 1 مانگ بۆم بەکاربێنە 2 هەفتەی یەکەم 4 پمپ بەیانی 4 پمپ ئێوارە 2 هەفتەی دوم 2 بەیان یەکسەر وازی لێبێن تاو یا لوتی دائیمە سەیری کلو حساسیت کە دیسانە پمپێکی لوتم پێوتووە بەکاری بێنە لەگەڵ حەپێکی حساسی شەوانە 1 مانگی ڕێک هەمووی لە 100 چاک بۆتەوە بەوە ئەمە یەک دوایە چینە خوارە بۆ سیەکان ئەگەر سیەکان هەردوو لای سیەکان گرت بووی ئێمە چیان بۆکەی بەڕێی من ئەگەر لە بەحسا نەبێت پێویست ناکاتوە لە دوای 6 ڕۆژ 7 ڕۆژ عیلاج بچی بۆ ئەی بزانی ئەگەر ویستە بەحسیان لەسەرکی قەیناکە دوای هەفتەیە زۆر باشە بەڵام ئەبێت دوای لانی کەم 2 مانگ یا 3 مانگی بەسەرا ڕۆیشت بێت کە 3 مانگی بەسەرا ڕۆیشت سیتیکی وەکو خۆی بۆکەین و مەقارنەیانەکەین بەگەڵ یەکتریا پحسێکی بۆری هاوسیەکانیشیان بۆکەین کە من ئێستا لەگەڵ ئەوام لە کوردستانە نابێ هیچ عیادەیەک پحسی بۆری هاوسیەکان بۆ نەخۆشکە چونکە بە ئەوە یەکێکە لەو سەبەبانی کە نەخۆشی کۆرۆنا ڤایرۆس بڵاو کاتەوە دوای 3 مانگ پحسی بۆری هاوسیەکانی بۆکەین لەگەڵ سیتیسکانێکم و قارنێکم بزانین چەندی تیاماوە ئەو بۆیە من ئێستا ئەوانی کە هەردوو لای سیەکانیان گیراوەتەوە ئەزیترۆمایسینیان بۆ ماوەیەکی زۆرەیەمێ بۆ ئەوەی بە بۆچوونی خۆم لە تەلەیفیسیەکان پێوتێت تەلەیفیسیەکان ئەوەی تیا دروست نەبێت
ئەمە لە سیەکان کۆمەڵێشتی تری تیا دروست بێ احتیمالێک کۆکەیکی مزمنیان تیا دروست بێ ئەو کاتە دیسانەوە ئەکرێت کۆرسێکی کۆرتیزۆن کۆرسێکی زۆر باشە ئەوانە بچیتە گورچیلش بە هەمان شێوە کەمتر دڵ لە دڵا ئێستا ئیسپات بووە کۆمەڵی خەڵک تووشی ئەوە بێ پێوتێ تەمەڵبوونی ماسوولکەکانی دڵ کاردیۆمایە پاسی پێ ئەوترێ لەبەرەوەی تووشی دڵیان بەپەلە لێەیە کە ماوەیەشی 10 ڕۆژ دڵی بەپەلەیە تووشی تەمەڵبوونە بێ یا لیانی دڵیان تێگەچێ یان هەنێکیان تووشی جەڵتەی دڵبوون لە ئێستا لەوانەیە ماکەکانیشان بۆ دوای بمێنێتەوە هەر ئۆرگانێک ئەبێ دکتۆرێکی ئەخسایی خۆی دڵ ئەبێ دکتۆری دڵ متابعیکا گورچی لە دکتۆری گورچیە سیەکان ئێمە متابعەکەین لەگەڵ جەماعەتی حساسی یا ئەوانی تر لەبەرەوە ماکەکان ئەبێ ئێمە تازە عمری ڤایرۆسەکە 6 مانگە 7 مانگە ماکەکان ئەبێ ساڵێکی تر سێریان کەینەوە ئەبێ بۆ نمونە مانگی حوتی ساڵی 2021 بزانین چی ڕوە. دکتۆر کامەران خەرەداخی پسپۆری نەخۆشیەکانی سنگ و بۆری هەوا سوپاس کە لە نەرویژەوە لەگەڵماندا بوویت. ئێوەش خواتان لەگەڵ.